بەمەبەستی ئاشنابوون بە کەلتوری ناوچەکە، بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران بە هاوکاری گەشت و گوزاری سۆران و بە ئامادەبوونی سەرجەم قوتابخانەکانی دەڤەرەکە چوارەمین فیستیڤاڵی خۆیان لە باپشتیان لە قەزای سۆران ساز کرد. بۆیە ئێمە ئامانجەمان بوو گشت ئەو قوتابخانانەی خۆمان کۆ بکەینەوە و ئەو کەلەپور و ئەو شارستانێکەوە لە دەڤەری سۆران هەیە بتوانین پێشکەش بە خەڵکی خۆمان و دەرەوەی خۆمان بکەین. لە فیستیڤاڵەکەدا سەرەڕای کەلتوری نەتەوەیی چەندین تاقیکردنەوەی زانستی لەلایەن قوتابیانی بەشی زانستیەوە بەڕێوە چوو. چەندین بابەتی تری زانستی و کەلتوری گفتوگۆیان لەبارەوە کرا. ئێمە وەکو قوتابەکان پرۆژێکمان حازر کرد، ئەویش دوو سیمان حازر کردووە، یەکێک بەجگەرە یەکیش بێجگەرە. ئەوەی بەجگەرەکە هەمووی ڕەش بووە، وەکو ئێمەی کۆمەلگا ئێمە زۆر پێویستە بەجگەرەکەشانەوە. ئەویت کەش سیەکی مرۆڤی ئاساییە، ئەو کارمان بۆ ئەنجامداوە، یعنی کۆمەلگا هوشیار بکرێتەوە. ئێمە لە قوتابخانە دواناوەندی سیدەکانی کچانەوە هاتوین لە ناحیە سیدەکان دەڤەری برادوست، هاتوین کەلتوری با و باپیرانمان ئاشناینەوەی داهاتوو بکەین و ئاشنای گشت ئەم جەماوەرە خۆشەویستە بکەن کە لێرە کۆبوونەتەوە بۆ ئەوەی قوتابیان و نەوەی داهاتوومان کەلتوری با و باپیرانمان لەبیر نەکەن و بزانن کە ئێمەش خاوەنی کەلتوری وەکو هەموو گەلانی جیهان. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ هاوڕێکانم لەگەڵ مامۆستاکانم بەشدارم. بەڕاستی ئەم جۆرە فیستیڤاڵانە لە ناو گەلەکان زۆر گرنگە، چونکە ئێمە کە ئەمڕۆ لێرەین کوردبوونی خۆمان ئەسەلمێنین، ئەوە نیشاندان و بڵێن ناساندنی گەلی کووردە. وڵا بۆ زۆر شتە زیاتر مەسەلەن و خیوەتەیە، ئەوە ڕەمزێکی کوردەواریە، یان زیاتر ئەوانی ڕەوەندەکان بەکاری دێنن لە بۆ چێستانەکان کاتێکە لە هاوین دادێتن دەچن بۆ چێستانەکان، ئەو خوێتانە زیاتر دەن. خوێتانەش تایبەتمەندی خۆی هەیە، یعنی کە ئێستا بچمە ژێری دەرەوە زۆر گەرم بوو، بەڕاستی ژێرە زۆر فێنک و خۆشە، یعنی دیارە لەو مادێ لەو قماشی کە دروست کرایە تایبەتمەندی خۆی هەیە. گەلی کورد خاوەنی مێژوویەکی دێرین و کەلتوری دێرینە، بەڵام بەهۆی نەپاراستنی و گرنگی پێنەدان زۆرێک لە کەلوپەلە کەلتوریەکانی لەناوچوون و بۆتە مایەی ئەوەی نەوەی ئێستا پێی ئاشنا نەبن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.